سڵاتان لەبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. تۆمارکردنی سکاڵا دژ بە کۆماری ئیسلامی لەلایەن بنەماڵەی چوار بەندکراوی لە سێدارەدراو، بێبەریکردنی زەینەب جەلالیان لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی، ناڕزایەتی شۆفێرانی ڕێکخراوی ڕێگای ئاسن لە عێراق، ڕێپێوانی خەڵکی ڕۆژاوی کوردستان بۆ پشتیوانی لە هێزەکانی ڕزگاری ئافرین، کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی مێلی لە عێراق و سەبزەوار، پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی عێراق بە کارزاری نابۆی عەدام، سەپاندنی سزای زیندان بەسەر ڕەزا جانیالی لە خۆڕەماوە و خۆپیشاندانی دژبەرانی فاشیزم لە بەریتانیا. درێژە هەواڵەکان. تۆمارکردنی سکاڵا دژ بە کۆماری ئیسلامی لەلایەن بنەماڵەی چوار بەندکراوی لە سێدارەدراو. بنەماڵەی جاتخوازی چوار زیندانی سیاسی عەجامکراوی کورد بە نوێنەرایەتی فەراز فیروزی سکاڵایان لە جادگای ئەڵمان دژ بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ بێسەر و شوێنکردنی گۆڕی یازیزانیان تۆمار کرد. دوای لە سێجارەجانی موحسێن مەزلوم، وەفا ئازەربار، پژمان فاتحی و محەممەد فەرامەرزی بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی حازر نین شوێنی ناشنی سەرمەکان بە بنەماڵەکانیان پیشان بدەن و بە ئەنقەز ئەشکەنجەی جەرونیان ئەدەن. جوانە تەیمەسی هاوژینی موحسێن مەزلوم لەوبارەوە وتی هاوڕێی لەگەڵ هاوژینەکانی محەممەد، وەفا و پژمان هەروەها ژمارەیەک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئازادی خوازان و چالاکوانانی سیاسی هەڵمەتێکیان بۆ دادخوازی خوێنی بەناحەق ڕژەوی یازیزانمان دەست پێ کردووە و زەمانەوێت شوێنی ناشنی سەرمەکانیان ڕوون بکرێتەوە. بۆ گەیشتن بە ئامانجەکانمان هەموو هەوڵێک ئەدەین و قەت پاشەکشە لە جاواکاریەکانمان ناکەین. بێبەریکردنی زەینەب جەلالیان لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی یەزد لە 17هەمین ساڵی بەندکرانیدا بەم مافە سەرەتاییەکانی وەکو دەستڕاگەیشتن بە جەرمان، پەیوەندی تەلەفۆنی و دیدار لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. زەینەب جەلالیان لە 4 ساڵ لەوەبەرەوە کە بۆ زیندانی یەزد دوورخرایەوە تەنیا یەک جار توانیویە چاوی بە بنەماڵەکەی بکەوێت. ناوبراو تووشی چەند نەخۆشی بووە و جارێک بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەی فەڕۆخی یەسکراوە و بە دەستبەند و پێبەندەوە سیتیسکەنی بۆ کراوە. ناڕزایەتی شۆفێرانی ڕێکخراوی ڕێگای ئاسن لە عێراق. شۆفێرانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگای ئاسنی عێراق ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر لە ئاز نەزانی جاخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان با کۆبوونەوە لە بەردەم دەفتەری ڕێکخراوی ڕێگای ئاسنی عێراق، خوازیاری پێزانی جاخوازیە جوەخراوەکان، زیادکردنی حەقدەست، نوێکردنەوەی قەرارداد و زابینکردنی بیمەی دەرمانی بوون. بە وتەی شۆفێرانی ناڕازی، ڕێکخراوی ڕێگای ئاسنی عێراق لە دامەزراندنی شۆفێر خۆ دەبوێرن و لە ئۆتۆمۆبیلی کرێکارانی ئەو ڕێکخراوەیە وەکو سەرویسی گواستنەوە کەڵک وەردەگرن بەبێ ئەوەی حەقدەستیان بۆ دیاری بکەن. ڕێپێوانی خەڵکی ڕۆژاوای کوردستان بۆ پشتیوانی لە هێزەکانی ڕزگاری ئافرین. ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر ئاوارەکانی شاری ئافرین و دانیشتوانی ناوچەی شەحبا لە ڕێپێوانێکدا پشتیوانی خۆیان لە هێزەکانی ڕزگاری ئافرین دەربڕی. گەنجانی ئافرین و شەحبا بە بەدەستەوە گرتنی وێنەی گیانبەختکردنی ڕێگای ئازادی دژ بە دەوڵەتی تورکیا دروشمیان بەرز کردەوە و خوازیاری چوونە دەرەوەی داگیرکەران لە ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان بوون. جێگەی ئاماژەیەکە بەرخۆزانی هێزەکانی ڕزگاری ئافرین لە چەند ساڵی ڕابردوودا زەربەی سەختی لە هێزە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی تورکیا و ئەرتەشیە وڵاتە داوە و گەنجانی شۆڕژگەری ئافرین بەڵێنیان داوە تا ڕزگاری ئەو کانتۆنە درێژە بە چالاکیەکانیان بدەن. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی مێلی لە عێراق و سەبزەوار.
ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەری 1403 خوازیارانی مەسکەنی مەلی لە شارەکانی عێراق و سەبزەوار دژ بە جێبەجێ نەبوونی بەڵێنەکانی دەوڵەت بۆ ڕادەستکردنی خانووەکانیان کۆبوونەوە. بە وسەی ناڕازیان چەند ساڵە پارەیان بۆ دروستکردنی خانوو داوە، بەڵام بەرپرسانی ڕژیم چەنیا بەڵینی درۆیان پێدەن و دۆخی سەختی معیشەتیان لە بەرچاو ناگرن. لە ڕۆژانی ڕابردوودا راپۆرتێک لەلایەن مێدیاکانی ڕژیم بڵاوکرایەوە کە تێدا ئاماژێ بە نرخی زۆری مەسکەن کردبوو. بە پێوە راپۆرتە 42% داهاتی بنەماڵەکان بۆ کرێخان و تێشووی مەسکەن تەرخان دەکرێت و خێزانەکان لە خۆراک، جلوبەرگ و پێداویستەکانی دیکەی ژیانیان ئەگرنەوە بۆ ئەوەی بتوانن زیندوو بمێن و سەرپەنایەک بۆ خۆیان دابینکەن. پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی عێراق بە کارزاری نابۆی ئەعدام. ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی زیندانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند کە هاوڕێ لەگەڵ بەندکراوانی دیکەی سیاسی ڕۆژی سێشەممە دژ بە سزای ئەعداممان لە خواردن دەگرن. ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیە 36مین هەفتەیە کارزاری نابۆی ئەعدام لەلایەن بەندکراوانی سیاسی بەڕێوە دەچێت. ئەو کارزارە لە 8 مانگ لەمەوبەرەوە و با مانگرتنی ژمارەیەک بەندکراوی سیاسی لە ڕێکەوتی دەی ڕێبەندانی 1402 دژ بە ئەعدامی فەرهاد سەلیمی و محەممەد قوبادلو دەستی پێکردووە و لە ئێستا بەندکراوانی سیاسی 21 زیندانی ئێران سێشەممەی هەموو هەفتەیەک لە خواردن ماندەگرن. گیانەدەستانی 14 کەس بەهۆی خواردنەوەی ئەلکۆل لە گیلان و چالووس. ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەری 1403 بەهۆی خواردنەوەی مەشروبی ساختە لە شارەکانی ڕەشت و چالووس 14 کەس گیانیان نەدەستا و چەندین کەسی دیکە ژاراوی بوون. بە پێزانیاریەکان 27 کەس لە شاری ڕەشت با نیشانەکانی لاوازی، بێهێزی، کەمبوونەوەی بینین، دڵە ڕاوکێونە ئارامی سەردانی نەخۆشخانەیان کردووە و لە ژێر چاوەجێریدان. هەروەها 6 کەس کە تەمەنیان لە نێوان 22 بۆ 40 ساڵ بووە بەهۆی ساختەبوونی ئەم خواردنەوانە گیانیان نەدەستاوە. لە لایەکی دیکەوە 4 گەنج لە شاری چالووس بە هەمان هۆکار گیانیان نەدەستاوە و چەندین کەسی دیکەش مەسموم بوو. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕەزا جانیالی لە خۆڕەماوە. ڕەزا جانیالی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە بەندیخانەی خۆڕەماوە لەلایەن جادگای ئینقلابیە و شارە بە 3 ساڵ زیندان، 1 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و کڕێنی کەلوپەلی نێوماڵ بۆ بنەماڵەکانی کۆمیتەی ئەمدادی خومینی مەحکوم کراوە. بەپێ راپۆرتی دادبان، ڕەزا جانیالی لەلایەن جادگای ئینقلابی خۆڕەماوەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 2 ساڵ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. بە وتەی ڕەزا جانیالی کاتێک بە قازی وتووە کە توانایی ماڵی بۆ جێبەجێکردنی سزا تەکمیلیەکانی نییە، قازی پێ وتووە کە بچۆ جەرگای ماڵان لێدە و سوالکەری بکە. کوژرانی شارۆمەندێکی بەلووش بە چەقەی هێزەکانی ڕژیم لە خاش. ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە سنووری ڕووچەکی خاش ئۆتۆمۆبیلی شارۆمەندێکی بەلووچیان دایە بەردەستڕێژی گولە و سەرنشینی ئۆتۆمۆبیلەکە بە ناوی فەرامەرز شەهنەوازی تەمەن 20 ساڵ گیانی لەدەستاوە. بەپێ راپۆرتی کەمپێنی شارەکانی بەلووچ، هێزەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلی ئەو شارۆمەندەیان لە حاڵێکدا هیچ بارێکی پێ نەبووە بەبێ هۆکار و ئاگادارکردنەوەی پێشوەختە داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو چەقەکردنەدا فەرامەرز شەهنەوازی فیشەک بەرسەری کەوتووە و دەست بەجێگیانی لەدەستاوە. خۆپێشاندانی دژبەرانی فاشیزم لە بریتانیا. ڕۆژی شەممە 28 سەپتەمبری 2024 دژبەرانی فاشیزم لە مەیدانی ترافکاری لەندەن لە بەریتانیا کۆبوونەوە و پشتیوانی خۆیان لە پەنابەران ڕاگەیاند. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی پلاکارد دژ بە گروپە ڕاستڕەوەکان دروشمیان بەرزکردەوە و لە نێو خەڵکی سەرشەقامدا بەیانیەیان بڵاو کردەوە. ئامادەبووانی ئەو خۆپێشاندانە داوایان لە هەموو هێزە دەستگیرخوازەکان کرد
یەکڕێز و یەکگرتوو بەرەنگاری دژایەتی لەگەڵ پەنابەران، ڕەگەزپەرستی و دژایەتی لەگەڵ ژنان بن و ڕێگە لەسەر هەڵدانەوەی فاشیزم بگرن. دووە هەواڵ هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر لۆبنان، غەزە و یەمەن. ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەری 1403 ئارتەشی ئیسرائیل هێرشی کردە سەر چەند ناوچە لە لۆبنان، غەزە و یەمەن و لە ئەنجامی ئەو هێرشانەدا دەیان کەس کوژراون و بریندار بوون. تەلەڤیزیۆنی میلی لۆبنان شەوی ڕابردوو ڕایگەیاند کە حسێن ئەلباشا، ئەندازیاری بواری پەیوەندی مێدیایی و بەرپرسی بەشی ماڵی حیزبوڵای لۆبنان، کۆمەڵێک بەڵگەی نهێنی لەسەر کار و چالاکی گروپە میلیشیاکانی کۆماری ئیسلامی و 5 ملیۆن دۆلاری هەڵگرتووە و خۆی ڕادەستی ئیسرائیل کردووە. هاوکات مێدیاکانی وڵاتە باسییان لە کوژرانی 3 فەرماندەی جیهادی ئیسلامی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر بەیروت کرد و ڕایانگەیاند کە لە بردومانی گەڕەکی سەروی بەیروت بەلانی کەم 33 کەس گیانیان نەدەستاوە و 97 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات مێدیاکانی وڵاتە باسییان لە کوژرانی 3 فەرماندەی جیهادی ئیسلامی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر بەیروت کرد و ڕایانگەیاند کە لە بردومانی گەڕەکی سەوری بەیروت بەلانی کەم 33 کەس گیانیان نەدەستاوە و 97 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات فڕۆکەکانی ئیسرائیل چەند ناوچەیان لە سووریە کردە ئامانج و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە کوژرانی ماهێر ئەسەد برای بەشار ئەسەد و کۆمەڵێک فەرماندەی سوپای قودس دەکەن. ئەرتەشی ئیسرائیل هەروەها ڕایگەیاند کە لە وەڵامی هاویشتنی موشک لەلایەن حوسیەکانی یەمەن بەندەرەکانی ڕەس عەین و حەودەدەیان بە چڕی بردومان کردووە و بەهۆیەوە 35 کەس بوونەتە قوربانی. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد واز بکەن.